خۆشەویستان دیارە لە تۆریدون بە نوێژ کوردستاندا باس لە هۆشیاری لە بەکارهێنانی دەرمان دەکەین با میوانداری دکتۆڤیان ئەحمەد پزیشکی دەرمانسازی کلینیکی کە ڕاستەوخۆ لە سەدوو لەگەڵمان دەبێت. دکتۆرۆڤیان بەخێراتی. دکتۆرەکان دیارە ئەم لەم ڕۆداوە شوێکی گشتی باس لە شێواز و هەروە هۆشیاری لە بەکارهێنانی دەرمان دەکەین کە لە ژێر چاودێری پزیشکدا نەبێ هەندێک جار نەخۆشەکان بەکاری دەهێنن، بەڵام دەمەوێت لە سەرەتادا باس لە بەکارهێنانی دەرمانم بۆ بکەی لە بواری پزیشکیدا بۆ چەند جۆر یاخود بە چەند جۆر دەرمان بەکاردێنرێ لە بواری پزیشکیدا. پێشێکی زۆر سپاس و دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم بۆ ئەم جۆرە بەرنامانە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. بە شێوەیەکی گشتی دەرمان ئەکرێ بە دوو بەشەوە، ئەوانەی کە بۆ نەخۆشیە درێژخایەنەکان بەکار ئەهێنرێن و ئەوانەشی کە بۆ نەخۆشیە کاتیەکان بۆ نمونە پەتایەکی وەرزیە یاخود شتێکی کاتیە کە ئەو کەسە تووشی ئەبێ. ئەوانی نەخۆشیە درێژخایەنەکان ئەوە مەجبورن یعنی کەسەکە بەپێ ڕێنماییەکان و بەردەوامی بەکاری بێنێ لەژێر چاودێری پزیشکە، بەڵام ئەو دەرمانانەی کە بۆ کاتیە بۆ فترێکی کاتی بەکار ئێنرێ زیاتر کێشەکە لەوەیە لەبەرەوەی هاوڵاتیان خۆیان زۆرجار لە کەسێکەوە وەری ئەگرن یاخود خۆیان ئەچن لە نۆرینگەیەک وەری ئەگرن ئەیکڕن بەبێ ئەوەی پزیشک ئاگای لێبێ. ئەمەش مەترسیەکەی لە چیە لەبەر لەوەیە کە لەوانەیە ئەو کەسە خۆی حاڵەتێکی تر نەخۆشیەکی هەبێت ئەو شتێکە ئەو بووی وەرئەگرێت زیانی پێبگەێنێ وەک لەوەی سوودی پێبگەێنێ. بۆیە بۆ کاتیەکان زیاتر ئێمە ڕێنمایەکەین کە ئەویش لەژێر چاودێری پسپۆڕ و پزیشکانە بێت بەکارینێن. باشە دکتۆرە زیاتر دیارە دەرمانە ئازارشکێنەکان لەژێر چاودێری پزیشکا بەکارنایەت لەلایەن هاوڵاتیان. دەمەوێت سەرتا پرسیارە بکەم کە دەرمانە ئازارشکێنەکان دەچێتە کام بەشی دەرمانە و کەسە تۆ باسی کرد زیاتر بۆ نەخۆشە درێژخانەکان یان خود بۆ پەتای وەرزی و نەخۆشی کورتخایەنەکانیش. خۆی زیاتر ئەو بۆ کورتخایەنەکانە مەسەلەن یەکێکە ئازارێکی هەیە کاتی وەری ئەگرێت بێجگە لە دەرمانی ئازارشکێن دەرمانی کەش هەیە کە هاوڵاتی خۆی وەری ئەگرێ بۆ نمونە ڤیتامینەکان ئەگەر دیقەت بن ئەوی بە شێوەی فەوار هەیە لە بازارە خەڵک وەکو شەربەت بەکاری ئێنێ چونکە تامی تێکراوە و ئەزانە هیچ زەرێکی پێ ناگەێنێت و بەکاری ئێنێ خۆی لە ڕاستیە ئەویش ئەگەر لە بڕی خۆی زیاتر بێ زۆر کێشەی بۆ دروست ئەکا. بەڵام زیاتر هاوڵاتی ئێمە ئازارشکێنەکانە بۆیە زیاتر لەوەیە کۆیەکەینەوە زیاتریش بۆ کاتیە ئەو کەسانی کە ئازارێکیان هەیە خود فترێکی کەم بەکارێن. باشە دیارە دێنە سەر ئەو زیانانی باسی کرد، بەڵام هەندێک جار دەچینی لای پزیشک بۆ نمونە لەژێر چاودێری پزیشکدا دەرمانێک وەردەگرین بە ئێمە دەڵێت لە ڕۆژێکدا 3 ژەمبی خۆ یاخود 2 ژەمبی خۆ. ئێمە لێرەدا کەم تەرخەمیەکەین لە ڕۆژەکە لاوانەیە 1 ژەمبی خۆین لاوانەیە لە 3 ژەمەکە 2 ژەمبی خۆین. ئەمە کاریگەری دەبێت لەسەر کاریگەریەکانی دەرمان لەسەر نەخۆشەکەت و لەسەر چارەسەربوونی. بەڵێ ئەمە ئەگەر بێت و دەرمانەکە بۆ ئیلتیهاباتێک بێ لە جیسما بڵێ لەبەرەوەی کە ئەڵێ 3 جار واتە 8 ساعات جارێک بەکاری ئێنێ کەسەکە ئەبێ محاولە بکا بەڕێکی بێت بۆ لەبەرەوەی ئەو بڕێی دەرمانەکە لە ناو لەشا کە ڕوبەڕووی ڤایرۆسەکە ئەبێتەوە نابێت بێڵی لە لیڤڵێک بێتە خوارەوە. ئەگەر لەو لیڤڵە بێتە خوارەوە ڤایرۆسەکە مقاومە بەرامبەری پیا ئەکا و احتیمال لە جارێک تر کە بەکاری ئێنی تۆ سوودی لێ نەبی. باشە گەر لیڤڵەکە نێتە خوارەوە تۆ بۆ لە ماوەی 8 ساعات بۆ دیاری کراوە 8 ساعات جارە دەرمانەکە بخۆی تۆ لە ماوەی کەمتر لە 8 ساعات یاخود 6 ساعات جارێک دەرمانەکەت بخۆی. ئەمەیان چی؟ لەو کاتە احتیمالە تەسیرە خراپەکەی دەرکەوێت کە ئەدڤەرس ئیفێکتی پێ ئەوترێ ئەگەر زووتر بێ. ڕاستە بۆ ڤایرۆسەکە یاخود بۆ بەکتریاکە تۆ بڕێکی زیاترە هەیە لە جیسما و بەرامبەری ئەوەستێتەوە، بەڵام مشکلەکە لێرە لەوەی لەوانەیە زیانە لاوەکیەکەی دەرکەوێت لەو کاتە. زیانە لاوەکیەکان چین دکتۆرە؟ بە شێوەیەکی گشتی لەوانەیە گەدەی کەسەکە بێشێنێ لەبەرەوەی ئەو ماوە دەرمانانی کە بۆ ئیلتیهابات و ئەوانە بەکارێنرێ گەدە ئازارەیە احتیمالە حساسیتێکی پێ دروست بێ یاخود احتیمالە تووشی سکچوونی بکە باز هەندێکیان لەوانە تووشی سکچوونەکەن بەس ئەیش چۆن بڵێ دیپێن دەکاتە سەر ئەوە یاخود پشت ئەبەستێ بە کەسەکە خۆی جسمی ئەو کەسە ئیستیجابەی چۆنە بۆ ئەو دەرمانە یعنی ناتوانین بڵێن ئەم زیانە لاوەکیانە لە هەموو کەسێکاوەکو یەک دەرەکەوێت هەر کەسە و بەپێی ئیستیجابەی جسمی خۆی بۆ دەرمانەکە. باشە شێوازی دەرمانەکە یاخود جۆری دەرمانەکە دیسانەوە ئەو جیاوازیە دروست دەکات لە چ شتێکە؟ بۆ نمونە پێم وتی 8 کاتژمێر کەمتر بیخۆی یاخود زیاتر بیخۆی جۆری دەرمانەکە کاریگەری ئەوە کاتواتە کاریگەری لاوەکیەکانی لەسەر کەسەکە گۆڕانکاری بەسەردایەت؟ بەڵێ خۆی کاریگەری لاوەکی وەکو باسم کرد بەپێی کەسەکەیە زۆر جار کەسێک بە شێوەیەک دەرمانێ بەکارێنێ کەسێکی کە لە هەمان کاتە بە هەمان شێوەی ئەو سێرەکەی لەسەر ئەم
زیانە لاوەکیەکان زیاتر دەرەکەوێت لە وەک لەسەر ئەوەی کە و ئێمە ناتوانین لە ئەوڵەوە ئەو کەسە پێشۆی دەست پێ بک بە بەکارەنانی دەرمانەکە بزانین ئایا ئەمەیتیا دەرەکەویان ناوکو باسم کرد بە پێی کاینەتیکسی جسمی کەسەکە خۆیەتی واتە چۆن جوابی ئەبێت چۆن وەڵامانەوەی ئەبێت بۆ وەرگرتنی ئەو دەرمانە ئەمە نەک هەر لە زیانی لاوەکیە تا لە سوودەکانیشیە و کە بۆ نەخۆشی بەکارێت سێرەکی خەڵک تا خەڵک فەرقی هەیە هەندێک کەس بە یەک دەرمان سێرەکەی ئیسیجابێکی باشی هەیە و زوو وەڵام ئاەوە بەڵام بەعزێکی کابینی کورسێکی شتەواوەکە هەروەکو خۆیەتی و هیچ ئیسفادەیەکی لێ دکتۆرەوتت کەسێک بۆ کەسێک جیاوازیە هەندێک جار زۆرجار لەو حاڵەتەمان بینیەوە لە ناخێزانەکانی خۆمان دەرێنە کۆمەڵگی خۆماندا کەسێک بۆ نمونە گەدەی یەشەی کەسێکی تر نەخۆشیێکی گەدەی هەیە کە دەرمانێکی تایبەت بە بەو نەخۆشی یاخود بە گەدەی وەرگرتووە بە کەسەکەی بەرامبەرڵێ من ئەو دەرمانم هەیە تۆژبی خۆ بەکاری بێنە ئەمە دروستە لەژێر ڕێنمای هیچ کەسێکا تۆ لە خۆتەوە دەرمانی کەسێکی تر بخۆی کە ئەسڵ نازانی تۆ هۆکاری ئازارەکە چییە؟ نەخێر ئەوە زۆر هەڵەیە لەبەرەوەی هەر کەسە و ماسەفاتێکی خۆی هەیە وەکو باسم کردو کە داعانیشی لەگەڵ وەکو پسپۆڕێک مجموعەیە سوال هەیە پرسیار هەیە لی ئەەکەیت بەپی ئەوە تۆ بڕیار ئەی کە ئایا ئەم دەرمانە بۆ ئەم کەسە باش یاخود بۆ ئەو کەسە باش نییە بەڵام کە تویەکی گۆری ئەگرێ بۆ شتێتە ئەوانەی بۆ گەدەش زۆر جار من بینی و مام زیاتر ئەوە والێ ئەەکەن کە یەکێک معیدی تێکە چێ خواردنێک ئەخواشتێک لە ماڵەکەی دایناوە هەر لە خۆیەوە وەری ئەگرێ ئەوەشیان نابێت لە ئازارشکێنەکان ئەوە زۆر خراپە لەبەرەوەی زۆری ئەو بەناوبانگترین ئازارشکێن کە ئێستا لە بازارە بەکار ئێنرێت و لە دەرمانخانەکان وەرەگیرە ڤۆڵتارینە ڤۆڵتارین کێشەکەی چی ئەگەر ئەو کەسە خۆی گەدەی مشکلی هەبێ لەوانەیە تووشی خوێنبەربوونی بکە ئەگەر ئەو کەسە خۆی زەختی هەبێت زەختی بەرزەکات و ینی کێشێکی زۆر گرانترە بۆ دروستەکە وەک لەوەی کە خۆی کەسەکە هەیەی و پێوێناڵێ باش دکتۆرە زۆر ئێمە دەچینە دەرمانخانەکان لە دەرمانخانەکاندا ئەم دەرمانانەمان پێدەدرێت چەند پرسیارێکی ئاسانمان لێ دەکرێت بۆ نمونە ئەمە چیە و ئەوە چی و دواتر دەرمانەکەت پێدەدا کەسێکی دوای تۆشێ نفسی دەرمانی پێداتەوە لێرە نەخۆش چی بکەواتە سەردانی لە لای کەسێکی پسپۆر ئەو دەرمانی وەرگرتووە بەڵێ بەس ئەو کە هاوڵاتیە کە ئەچێ بۆ ئەو دەرمانخانەیە بێ پێش هەموو شتێ لەوە دڵنیا بێتەوە کە پزیشکی دەرمانسازی لێە لەبەرەوەی زۆر دەرمانخانەکان بەعزێ جار یاریدەدەری دەرمانسازیشی لێ کە ئەوان زۆر جار بەبێ ئەوەی کە قوڵ بنەوە لە بابەتەکە و پرسیار بکەن لە هاوڵاتیەکە ئەو دەرمانانە سەرفەکەن بزەبت وایە لەوانەیە بۆ دوو کەس سێ کەس هەمان ڕێنمایی و هەمان شت بە کەسەکە بن بەڵام کە پزیشکی دەرمانسازی لێ بوو لێ پرسێت ئەتوانێت لێ پرسێت چ حاڵەتێکی هەیە چی هەیە خودت هاوڵاتێکە خۆی هۆشیار بێکە ئەچێتە ئەو جێ داوای دەرمانێکەکە بڵێت من ئەو نەخۆشی درێژخانەم هەیە ئەو دەرمانە وەرەگرم ئایا ئەم دەرمانە تەسیری نابێت لەسەر ئەوە هیچ زیانێکم بۆ دروست ناکە ئەی ئەگەر زیان دروست بوو چی بکەم پەیوەندی بە کێوە بکەم چۆن عیلاجی بکەم لەبەرەوەی زۆری تێگەیشتنی هاوڵاتیەکە زیاتر لەوە بێت کە دوای ئەوە چی بکات ئەگەر زیانێ دروست بوو نەک پێشتر وایە ئێستا گرنگە کە بزانێت چۆن بەکاری بێنە و زەرری هەیە بۆ نەخۆشیەکە یاننا و شتێکیش لێرە لە بیرمان نەچێ هەندێک حاڵەت هەیە مەجبورە کە تۆ ئەو دەرمانەی بیتێ یعنی خۆی نەخۆشیەکی هەیە نەخۆشیێکی کەی بۆیە تۆ مەجبوری ئەو دەرمانی بێتێ بەس لەو کاتەیە ئەبێت ڕێنمایی تەواو وەرگێ لەسەر ئەوەی کە ئایا ئەگەر زیانێکی لاوەکی دروست بوو لەم کەسەیە چی بکات چۆن ڕوبەڕووی بێتەوە و سەردانی کوێ بکات باشە دکتۆرە هەندێک جار ئازاری بەشێکی جرەستەمان سکاڵای نەخۆشیەکە یاخود هۆکارەکەی بۆ نەخۆشیەک دەگەڕێتەوە بەڵام ئێمە درکمان بۆ نەخۆشیە نەکردو کاتێک دەچینە دەرمانخانەکان بە ئاسانی دەرمانێکمان پێدەدەن بۆ ئەو ئازارە بێ ئەوەی بزانن کە نەخۆشیەکەمان چێ یاخود ئازارەکەمان هۆکارەکەی چییە تا چەنە گرنگە لێرە هاوڵاتی هۆشیار بێت لەوەی سەرەتا پشکنین بکات دواتر دەرمان وەربگرێت ئەوە طبعاً خاڵێکی زۆر گرنگە بۆچی لەبەر ئەوەی زۆر جار سەرێشەیەکە یاخود ئازارێکی گەدەیە هۆکارەکەی شتێکی زۆر سەرەکی ترە ینی پێش ئەوە بۆ نمونە زۆر جار هەیە بەردی زراو بۆ نمونە ئەگەر وەکو نمونە وەریگرین بەردی زراو کە دروستە بێت یاخود ئیلتیهاباتی توورەکەی زراو بەچی دەرەکەی بە ئازاری سک و بەڕشانەوە بە دڵتێکەڵاتن لەو کاتە ئەگەر بێت و ئەو حەبێک وەرگێت هەرچەند لە حاڵەتە زۆر تونگەکانە وەڵامی نابێت بۆ ئەو دەرمانی کە بۆ ئازاری گەدەکە وەرەگرێت بەس ئەگەر بێت و لە سەرەتایە بێ احتیمال لە فترەیەکی کەم ئیستیجابەیەکی هەبێ و ئازارەکەی بشکێنێ بەڵام ئێمە دایم ئەڵێن چی بە هاوڵاتیان کە تۆ ئازارێک ئەبێ پێشتر بچوو پشکنینی تەواو بکە لای سەردانی پسپۆڕێ بکە بۆ نمونە ئەگەر ئازارەکە ئەزانی پەیوەندی هەیە بە پزیشکێکی هەناویەوە سەردانی ئەو بکە ئەگەر هەستەکە بە پزیشکێکی ژنانە و مناڵبوونەوەی سەردانی ئەو بکە ئەگەر ئەکید بۆ کە هیچ نەخۆشیەکی نییە و هیچ شتێکی وا وازەحی نییە کە
کە ئەو نیشانەی بۆ دروست کرد بێت لەو کاتە ئەگەر بێت و ئازارشکێنی کاتی یاخود دەرمانێکی کاتی بۆرگری هیچ کێشە دروست ناکەم. باشە دکتۆر لاانێ هەندێک جار کەسانێک هۆشیاریان لەمەدانە بێت سەردانی پزیشک نەکەن ئازارشکێنێک یاخود دەرمانێک بۆ بەشێکی جستیان وەردەگرن دا و بەشیان چاک دەبێتەوە بەشێکی تری جستیان بە شێوازێکی زۆر ناخۆش ئازار بەخش ئازاریان دەدات. ئەمان نیشانی ئەوەیە کە ئەو دەرمانە کاریگەری هەبوو لەسەر و ئەندامی جستت. بەڵێ بێگومان هەروەکو نمونونەکەی ئێستا کە باسم کرد ڤۆڵتارین تۆ بۆ ئازار وەریەگری سێرەکەی ئەو کەسە احتیمالە پیسایەکەی ڕەش بێت کە پیسایەکەی ڕەش بوو ئەوە یعنی لە ناوەوە تووشی خوێنبەربوونێک بووە. یاخود لەوانەیە زەختی بەرزکاتۆک و باسم کرد کە بێگومان ئەو کەسی کە زەختی بەرزەبێتەوە بەرچاوی تاریکە بێ سەری ئێشێ ئازارێکی تۆنگی بۆ دروست ئەبێ زۆر جار ئەگاتە ڕێژێک لەوانەیە خوێن لە دەمولوتیان بێتە دەرەوە ئەوە تەسیری لاوەکی یاخود زیانی لاوەکی ئەو ئازارشکێنەیە کە وەریگرتووە لەو کاتە. دکتۆرە زۆر جا کەسانێک دەچنە دەرمانخانەکان دەڵێت من ئەو دەرمانم دەوێت واتە هیچ پرسێک ناکە بەبێ هیچ پسوڵەیەکی پزیشکی داوای دەرمانێک دەکات و دواتر دەرمانخانەکەش پێی دەدا. ئەمە دروستە تا چۆنە پێویستە کە کەسەکەش هۆشیار نەبێ هیچ نەبێ ئەو کەسی لە دەرمانخانەکە کار دەکات ئەو هۆشیاری لەو بارەوە. بەڵێ لەو حاڵەتەیە دووشت هەیە. ئەگەر بێت و ڕەچەتەی دکتۆری پێنەبێ وەسفەی دکتۆری پێنەبێ لەو کاتەیە ئەگەر کەسەکە بە درێژخان ئەو دەرمانە وەرگێ بۆ نمونە دەرمانێکی زەختەیە شەکرێ یا غودەیە هەر جۆرێک لە نەخۆشی درێژخانەکان ئەو کەسە پێویستە لەسەری بکڕێتەوە مانگانە بەسچی ئەویش لەژێر چاودێری پزیشکا بۆ نمونە پزیشکەکە پێڵێ 3 مانگی کە سرم بەرەوە ئەو ئاساییە ئەگەر بێت و مانگانە تا ئەو 3 مانگە تەواو بێ لەسەری بکڕێتەوە بەس هەم لەم کاتە شاپزیشکی دەرمانسازەکە مەفروزە لێی پرسێ ئەمە بۆچی تا چۆن بەکاری ئەهێنی کێ پێیوتوی ئەمە بەکاربێنیت بەڵام ئەو نەخۆشیان ئەو دەرمانانی کە بۆ نەخۆشی کاتیە بۆ نمونە بۆ پەتایە هەرچی شتێکە ئازارشکێنە ئەوە لەو کاتەیە ئەگەر نەخۆشی درێژخایانی هەبێ ئەوەشیان وا باشترە کە دکتۆرەکەی بۆی بنووسێ بە تایبەتی ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە خۆی ئێمە هەمومان نەزانین لە کاتی نەخۆشی شەکریا کە ئەو کەسە پەتا ئەگرەیە هەر کێشەیەکی دروستە بێ یەکسەر کۆنتترۆڵی شەکری ناو خوێنی تێک ئەچێ بۆ نمونە ئەگەر کەسەکە خۆی لەسەر ئینسۆلین بێ مەفروزە دکتۆرەکەی دۆزی ئینسۆلینەکەی بۆ زیاکە لەو فترەیە کە پەتاکەی تەواو بێت یاخود هەر کێشەیەکی تری هەیە بۆیە بەپێی حاڵەتەکە ئەگۆڕێ. باشە دکتۆر زیاتر جیاواز لە ئازارشکێنەکان کرد لێستادا باسمان کرد تۆش لە سەرەتای قسەکانە ئاماژت بۆ کرد هەندێک کەسەیە ڤیتامینات وەردەگرن بۆ منە کەسێک سەریەش یاخود پێستی وشک دەبێت دەڵێن تۆ ڤیتامین سی دکەمە دەچێت لە دەرمانخانەکە داوای ڤیتامین سی دەکا بەبێ چاودێری پزیشک لە ڕۆژەکە لاوانەیە 3 پارچە لەو حابە بخوات. زیانەکانی ئەمە چین زیانە لاوەکیەکان لەسەر جستەی ئەو کەسە لەسەر ئەندامانی جستەی ئەو کەسە چیە؟ پێش هەموو شتێک باسی شێوەی دەرمانەکە بکەین ئەگەر دەرمانەکە لە دەرەوە بەکاربێ بۆ منە کەسەکە ئەیا لە پێستی ئەوە زیانێکی وای نابێت لەبەرەوەی هەڵمژینی دەرمان لە ڕێی پێستەوە زۆر کەمە یانی ناگاتە ئەو حەدەی کە بڵێ زیانێکی لاوەکی وای پێ ئەگەێنێ بۆ نمونە کەپسولێکی ڤیتامینە لە ماڵەوە ئەیشکێنێ و شەوانە بەکارێنێ و ئاساییە بەڵام کە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە وەری ئەگرێت بە خواردن بە یاخود بە دەرزی بێت بە تایبەتی لە ناو خەڵکە ئەوەی فەوارەکە زۆر بڵاوە کێشەی ئەمە چی ڕاستە ڤیتامینی تیا و احتیمالە جسم پێویستی پێبێ بەڵام مەوادی کەیتی ئەکرێ بۆی ئەو هەڵموو کەفە دروستکە لە کاتی توانەوەکەی ئەو مەوادانە احتیمالی بەردی گورچی لێ هەیە احتیمالی ئەوەی هەیە زەختی کەسەکە بەرزکاتەوە لەم فترەیە کەسێک هەبوو زەختی زۆر بەرز ئەبووە نەمانەزانی هۆکارەکەی چیە ینی دەرمان بەڕێکی وەرەگرێ هیچ کێشێکی کەی نییە ئاگای لە خواردنێتی ڕاضە ئەکا بەڵام نەمانەزانی هۆکاری ئەمە چیە بۆ ئاوا زەختی بەرز ئەبێتەوە کە دوای زیاتر چوینە قوڵاییە و سوالمان لێ کرد وای زانی بۆ ئەمەوەکو شەربەتێکی ئاسایی ڕۆژی 3 دەنکی لەم ڤیتامینانە خست بۆ ئاو خواردبوویەوە کە ئەوەمان بۆ وەستان و فترەیەک دوایی بە دوواداچوونمان بۆ کرد ئاتیادی بۆ هیچ کێشەیەکی نەما لەبەر ئەوە پێویستە ئەوە ڕەچاو بکرێ ئەگەر فەحسی کردووە و ڤیتامینی کەمە ئەو ئاساییە لەژێر ڕێنمایی دکتۆرا فترەیە ئەتوانێت بەکاری بێنێ بەس وەکو ئەوەی بڵێ مەناعەم بە قووەت ئەکا و ئەتوانێت لە میوە وەریگرێ بۆ نمونە هیچ پێویست ناکات لەو دەرمانانە و خۆی بخاتە خەتەریات. باشە دکتۆر لەسەر مەناعات یاخود بەرگری جستاکە باس لێوە کردن جار بە تایبەتی لە وەرزی زستاندا و لە وەرزە سەرماکاندا کەسانێک دەچنە دەرمانخانەکان ڤاکسینی پەچای وەرزی وەردەگرن یاخود دەرمانێک وەردەگرن دەڵێ من ئەم دەرمانە خۆمیتر ئەم زستانە نەخۆش ناکەوم ئەمە هیچ بنەمایەکی پزیشکی هەیە کە تۆ ببێ ئەوەی بچیتەوە بۆ لای پزیشک لە خۆتەوە دەرمانێک یاخود ڤاکسینێک وەرگری بێ بزانیت تا چۆنە جستت هەستیاری هەیە بەو دەرمانە بەپێی جۆری ڤاکسینەکە ئەگۆڕێ بۆ نمونە ئەگەر ڤاکسینی پەتای وەرزی بێ ئەوەی کە لە مانگی 10 و 11 هاوڵاتیان ئەبێت لە خۆیانی بن ئەوە ئاساییە
بەمەرجێک کەسەکە هیچ هەستیارەیەکی نەبێت و پێشتر تەجروبەی هەبێت لەگەڵی کە بەکاری هێنا و کێشەی بۆ دروست نەکردو ئەو ئاساییە ساڵانە ئەتوانێت ئەو ڤاکسینە با لە خۆی و ئەو ساڵە ناڵێن پەتا ناگرێت لە سایاسەت بەس ئەگەر بیشیگرێ هێواشتر ئەگرێ خاستان ئێمە دایم ڕێنماییمان بۆ ئەو ڤاکسینە بۆ کێ ئەو هاوڵاتیانی کە خوان کێشەی هەناسەیان هەیە ڕەبوویان هەیە یاخود حاڵەتێکی نەخۆشی دڵیان شتێکی درێژخانیان هەیە کە باش نییە ئەو پەتایە بۆ توڵنیە بگرێت لە کاتی وەرزی زستان و پاییزە ئەوە ئاساییە ئەتوانێت هەرچەند ئێمە لێرە لە وڵاتی خۆمان ڕاستەکەی من نەمدیوە لە دەرمانخانەکانە ئەوە وەربگیرێ زیاتر لە بنکەی تەندروستیەکانە هاوڵاتی ئەچێ وەری ئەگرێت طبعاً لەو کاتەش هەتا وەرەقەی پزیشکی پێ نەبێت ئەو هاوڵاتیە بۆی ناکرێت ئەو ڤاکسینە لەبەرەوە کێشێکی وا دروست ناکە ئەوە بەڵام بە نسبەت دەرمانی کە ڕاستێکی هیچ دەرمانێک نییە تۆ وەری بگریت بڵێ من ئێستا ئەم دەرمانە وەرەگرم ئیتر ساڵەکە هیچی پەتا ناگرم شتێکی وانە بەس ئەگەر بیگرێت لەو حاڵەتە هەیە تۆ مەسەلەن وەکو سەپلیمنت یا خۆکو تەواوکەرە بیتێ بۆی ئاسانتر و زووتر نیشانەکانی بڕوە طبعاً بۆ زانیاریش ئەو کەسانی پەتا ئەگرن دەرمان بەکاربێنن یا دەرمان بەکار نهێنن خۆی ئەبێت ماوەی پەتاکە تەواوکەی بەس لێرە هەدەف لە بەکارهێنانی دەرمان چییە ئەوەیە تۆزێ ئاسانتری ئەەکەی لەسەری تۆزێ نیشانەکانی کەم لێ ئەەکەم ئەەکەیتەوە زووتر وای لێ ئەەکەی باش بێتەوە بۆ ئەوی لە جیاتی بۆ نمونە 5 ڕۆژ لە دەوام و لە ئیش و کار دواکەوێ بۆی ئەەکەی بە 3 ڕۆژ بۆی ئەەکەی بە 2 ڕۆژ ئەگینا هیچ دەرمانێک نییە بڵێ کە من ئەمەم وەرگرت ئیتر تەواو بە هیچ جۆرێک من ڕوبەڕووی پەتا نابمەوە باش دکتۆرە کەسێک دەرمانەکەی بەبێ چاودێری پزیشک وەرگرت دەرمانێکی ناتەندروستی وەرگرت زیانە لاوەکیەکانیش لەسەری دەرکەوت چۆن مامەڵە لەگەڵ ئەم کاریگەریە لاوەکیانە دەکرێت لە کەسەکەدا خۆی لەو کاتەیە باشترین شت ئەوەیە کە سەردانی پزیشکی پسپۆرت بکرێت بە تایبەتی نەخۆشخانەکان ئەگەر بکرێت نەک کلینیکەکان بۆ لەبەرەوەی لەو کاتە ئەگەر بڕەکەی زۆر بێ و زیانە لاوەکیەکە ئەوە بێت لەوانەیە پێویست بە شتنی گەدە بکات لەو کاتەیە بۆ نمونە ئێستا دەرمانی غودا کە هەمومان نەزانین تایرۆکسین بەداخەوە هاوڵاتیان بە تایبەتی گەنجەکانمان بۆ خۆ لاوازکردن زۆر بەکاری ئەهێنن ئەوە زۆر کێشە دروست ئەکا و ڕاستە کەسەکە لاواز ئەکا بەس ئەگەر تۆ جسمت پێویستی بەو بڕە نەبێ لەو هۆرمۆنە لە لای کەوە مشکیلەوە بۆ دروست ئەکات لەبەر ئەوە باشتر وایە لەو کاتەیە کە زیانێکی لاوەکی قورس خاستن ئەوە باس ئەەکەم سەردانی نزیکترین بنکەی پزیشکی و پسپۆڕی بکرێت بۆی هەرچی کاروبارێکی پێویست یا خۆ شتێک بکرێت بۆیان بکرێت لەو شوێنانە هەندێک لە دەرمانەکانیش خۆی دژە دەرمانی هەیە ینی ئەنتیدۆتی هەیە بۆ نمونە بڕێکی زۆری بەکارهێناوە دەرمانێک بەرامبەر ئەوە بەکارهێنن یەکسەر مەفعولی ئەو ناهێڵە لە جیسما و کاریگەری دەرمانەکە لەسەری نامێنێ بۆی دایم ئێمە ڕێنمایەکانمان ئەوەیە لەو حاڵەتانەیە سەردانی نەخۆشخانەکان یا خۆ بنکەی تەندروستی بکەن باشە دکتۆر هەندێک جار کۆمەڵێکی زۆر دەرمانمان بۆ دەنووسرێت وەری دەکرین باشە لە یەک ژەمدا 4 دەرمان یاخود 4 حەب دەخۆین ئەمە کاریگەری نییە لەسەر گەدەمان لەسەر گەدا ئەگەر کەسەکە مەجبور بێت یعنی تۆ ڕیسک ئەگەنس بنفیتس بەکارێنی واتە سوود وەرگرتن بەرامبەر خەتەریاتی دەرمانەکە حسابی ئەوە ئەکەن پزیشکە بەڕێزەکان ئەگەر مەجبور بێت لەو کاتەیە 4 هەیە 6 دەرمانیش خاستن لەوانەیە کە بەتەمەنن ضرورە چەند حاڵەتێکیان هەیە 5 بۆ 6 دەرمان بەکارێنن لەو کاتە ئەبێ بۆی ڕێک بخرێت بۆ نمونە ئەگەر زانی ئەو کەسە بەوە گەدەی تێکەچێت دەرمانێکی مائیدەی پێش ئەوە بۆ ئەنووسی بۆ ئەوی یارمەتی بات کە گەدەی زیاتر تەحملی ئەو دەرمانە بکات یاخود بۆ نمونە بەپی ناخواردن بۆی ڕێک ئەخی خۆی بە شێوەیەکی ئام دەرمانەکان تەسیریان باشتر ئەبێ ئەگەر پێش ناخواردن لەسەر گەدەی بەتاڵ بخورێ بەڵام زۆر دەرمان ئەگەر دیقەت بن ئێمە دایم ئامۆژگاری ئەەکەین کە دوای ناخواردن وەربگیرێ سەعاتێک دوای ناخواردن هۆکارەکەی چییە لەبەر ئەوەیە کە نێڵین گەدەی ئازێتی بێ و بەنسبەتی ئەوەی کە دەرمانەکانش لە نێوان خۆیانە تەفاعول بکەن و زیانێکی لاوەکی دروستکەن ئەوەش ئەبێ پیاچوونەوەی بۆ بکرێ بەپێی دەرمانەکە ئەگەر تەفاعولەکە بەو شێوەیە زۆر گەورە نەبێت و مەجبور بێ نەخۆشەکە وەریگرێت لەو کاتەیە لە ژێر چاودێریە بەکارێنرێت و ماوەیەکی زۆر ئەخرێتە بینی دوو دەرمانەکە بۆ نمونەیەکیان لە بەیانیانە وەرگیرە ئەویان ئەخرێتە کاتی شەوانەوە بەس ئەگەر بێت و ئینتەرئاکشن و تەفاعولەکەیان زۆر گەورە بێ لەو کاتەیە ناچارین هەتا پزیشکی دەرمانسازیش ئەگەر هەست بەو شتە بکات ئەبێت نامەیەک یاخود لێتەرێ بنووسێتەوە بۆ دکتۆرەکە و ئاگاداری باتێک کە ئەمە شتێکی وا هەیە و باشتر وایە بگۆڕێ بە دەرمانێکی تر ببوورە دکتۆر گەر بگەڕەمە سەر پرسیاری پێشوو کە باسی زیانە لاوەکیەکانمان کرد بۆ نمونە کەسێک دەرمانێک بەکاردێنێ لەو کاتەوەی ئەو دەرمانی بەکارهێناوە هەنێ نیشانە لەسەر ئەم دەردەکەوێ گرینگە یەکەم شت بیکات لەو دەرمانی کە بەبێ چاودێری پزیشک دەیخوات یاخود بەکاری دێنە دوور بکەوێتەوە بەڵێ ئەبێت یەکسەر ئەوە بوەستێنێ ئەوە بێگومان تەنانەت ئەگەر بێت و دەرمانەکە پزیشکیش بۆی نووسی بێت ئەبێت یەکسەر بچێتەوە پەیوەندی بکاتەوە بە دکتۆرەکەیەوە یاخود ئەگەر دکتۆرەکەی دەست ناکەی زۆر جار هاوڵاتیان گرەی لەوە ئەکەن ئەڵێن ئەبێ ماوعید بنووسی و ناتوانین دەستمان پێی ناگات سەردانی
بزانی نزیکترین دەرمانخانە بکات پرسیاری پزیشکی دەرمانساز بکات لێ پرسێ بزانێ ئایا ئەمەی کە تیا دەرکەوتۆ پەیوەندی هەیە بۆەوە چکە زۆر جار ئەو نیشانانەی لە کەسێکا دەرەکەی پەیوەندی بە دەرمانەکەیەوە نییە کە وەریگرتووە لەوانەیە شتێکی کە بێت تازە تیا دەرکەوت بێت ئەگەر بە نمونە وەری بگرین دەرمانی ئەمەی بۆ گەشکە بەکارێنرێ فێنیتۆین زۆر هاوڵاتی وەری ئەگرێت کە لە ئەوڵەوە بۆ گەشکەکە وەری ئەگرێت سەرێشەیەک و بەرچاو لێڵبوونێکی تیا دەرەکەوێت وا ئەزانێت ئەمە دەرمانەکەی کەمەوەری گرتووە ئەچی خۆی دۆزێکی کە وەرەگرێ بەداخەوە کە ئەمە نیشانەی چیە ئەو بەرچاو لێڵبوون و سەر ئێشەیە نیشانی ئەوەیە کە دەرمانەکە لە جیسمیا بە ڕێژەیەکی زیاترە بێ بۆی کەم کرێتەوە نەک زیاب بکرێ بۆی دایم ئێمە ئەڵێن پەیوەندی بکەنەوە بە کەسێکی پسپۆر بەپی ئامۆژگاریەکەی ئەو لەو کاتەیە چی باشە ئەوە بکرێ بە حاڵەت لەگەڵ ئەمەشدا دکتۆرە زۆر جا دەگەی بە فکرەکانمان ڕێکی زۆر دەرمانی تێدایە من دەرمانێکم ئێستا بۆ دەنووسرێت ماوەیەک بەکاری دەنم دوایی کە لە دەرمانەکە دەمێنێتەوە دوای چەند مانگێکی تر هەمان حاڵەتم بۆ دروست دەبێت دەچم لەو دەرمانی کە خۆم هەڵم گرتووە جێی خۆم دروستە؟ نەخێر ئەمە خۆی تەبعانەوە زۆر زۆر کێشەیەکی گەورەیە سەلاجی هەر ماڵێکەکەیتەوە دەرگاکەی شوێنێکی دەرمانی دایناوە دەرمانی تێکرۆ جاری پێش هەموو شتێ بێ بزانێ ئەبێ ئەو دەرمانە لیا هەڵگیرەیان نا ئەگەر کەسیش نەبێ سوالی لێ بکات هەر خۆی ئەو پارچە کاغزی کە تایەتی لیفلێتەکە بیخوێنێتەوە پێی ئەڵێ چۆن هەڵی بگرێ و چۆن بەکاری بێنێ شروع بێک ئەکڕی بۆ نمونەت و بۆ مناڵێکە خاستن بۆ مناڵان زیاتر ئەوە دووبارە بێتەوە چکە دۆزەکانیان کەمە کۆرسەکەی پێتەواوکی بازێک ئەمێنێتەوە لە ناو دەرمانەکە و پێ گوناحە فڕی بێ بزە بەدواشە بۆچی فڕی بێ احتیمال لە فتری کە پێویستی پێ بێتەوە بەس گرنگترین ئامۆژگاری لێرەیە ئەوەیە ئەگەر دەرمانەکە گرتنەوە نەبێ و پێو نەڵێت لە ماوەی حەوت یاخود 14 ڕۆژە بەکاری بێنە ئەوە ئاساییە تا مانگێک لە کردنەوەی لە پلەی گەرمی گونجاوە ئەتوانی هەڵیگری بۆ نمونە نووسراوە لە پلەی گەرمی ژوورە هەڵی بگرە پلەی گەرمی ژوور یعنی 25 بەداخەوە خەڵک لای ئێمە ژوورەکانیان ئەگاتە 35 چلیا لە مەتبەخا بینیومە زۆر کەس لە کەوانتەرەکە تاکیکی دابین کردو بۆ داو دەرمان ئەو زۆر غەڵەتە لەبەرەوەی ئەوەی کە ئەڵێ لە دەرەجەی پلەی گەرمی ژوورە مەبەستی لەوەی لە 25 تێ نەپەڕێ لە 25 کەمتر عادەتەن 18 بۆ 25 دائەنین بەڵام ئەوەی کە ئەڵێ لە سەلاجەیە هەڵبگیرێ ئەوە 2 بۆ 8 دەرەجە حرارەتی 2 بۆ 8 یعنی نابێ بیبەستێ دەرمانەکە بۆی ئەگەر دیقەت بێ ئەو دەرمانانی کە ئەڵێ لە سەلاجەیە هەڵی بگرە بۆ ماوەی مانگەکەش ئەگەر تەواو نەبوو بێت کە ئیکەیتەوە سیرەکەی شەکرەکەی کە تیا دروستکراوە بە سەرەکەیەوە نووساوە ئەوە لەو کاتەیە نیشانەی ئەوەی کە ئەو دەرمانە تێک چووە و ئەبێت بەکارنێنرێ فڕێ بیرێت یاخود هەتا پێش ئەوەی کاتەکەشی تێک بچێت و بەسەر بچێت لە مانگەکە ئەتوانێت کەسەکە خۆی سیریکە ئەو دەرمانە شێوەکەی تێک چوو بێت جابوو بێتەوە لە یەک لەو کاتە ئەتوانێت خۆی قەرار بات یاخود بیبا بۆ کەسێک کە لێوەی نزیک بێت پسپۆر بێ پیشانی با بڵێ ئایا من ئەم دەرمانم ئەوەنە لەو کاتەوە کڕیوە ئاوا بەو شێوەیە هەڵم گرتووە ئێستا ئەتوانم بەکاری بێنم یاننا بەس خۆی بە شێوەیەکی گشتی مانگێکە بۆ ئەوانەی کە ئەیکەیتەوە و گرتنەوەی تیانە دوای تا مانگێک دوای مانکە بێ فڕی بێ بەس ئەوانەی کە گرتنەوەی تایە بەپی ئەو کاتێک کە خۆی بۆی دانراوە لەسەر دەرمانەکە باشە دکتۆرە حاڵەتێکی تر کڕینی دەرمان لە ڕێگەی ئۆنلاینەوە وەکو ئەو غودەی تۆ باسی شکر هەندێک کەس بۆ دابەزاندنی کێش بەکاری دێنن هەندە جار دەبینین چەند لاپەڕەیەک هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەرمان دەفرۆشن دەڵێ ئەمە بۆ ئەوە باشە بێ و بزانێت تۆ چی نەخۆشیێکی تر لەگەڵدا و هاوڵاتیانیشە چەند دەیکردن وەکو پێش چەند ڕۆژێکیش حاڵەتێکە بوو کە خاتوونێکیانی لەدەستا باسی ئەمەمان بۆ بکەم ئەوە طبعاً شتێکی زۆر زۆر خراپە یعنی ئێمە دایم ئامۆژگاری خەڵک ئەەکەین هەرگیز بە ئۆنلاین شت نەکڕێ بە تایبەتی دەرمان زۆر ئاسایەت و جلێک ئەکڕی یاخود بابەتێک ئەکڕی کە پەیوەندی بە تەندروستی تۆ نییە بەس کە تۆ شتێ ئیخیتە ناو جیسمی خۆتەوە یعنی زۆر گوناحا کە تۆ بە ئۆنلاین بیکڕی لەم ماوەی پێشوە ئەندامەکانی لیژنەی قایمقامێت بەڕێزیان دەرمانێکیان کرد لە شوێنێک کە بە ناوی دەرمانێکەوە ئەیان فرۆشت وەکو شاف کە بەحساب بۆ گەورەکردنی ناوچەیەکی جسمی ئافرەتان بوو کە لێکۆڵینەوەیان لەسەر کرسیان کرد خورمایە هەر خورمایە ناوەکەیان دەرهێنا بوو مجموعەیەک جوانکاری شتیان بۆ کردبوو ئەویان فرۆشت بوو بە خانمان یعنی ئەو باشە هێشتا خورما شتێکە زەرەری نییە نەک بڵێ مادەیەکی کەیتیا بوو بێت لەبەر ئەو هیچ پێویست ناکە زیاتر ئەوانەی لە ئۆنلاین ئەیکڕن ئەوانەیە کە بۆ زائیفبوون بەکارێنرێ زۆر خانمان ئەوە زۆر زۆر خراپە لەبەرەوەی ئەکید بە هیچ دەرمانێک نییە کە تۆ زائیف بکات بەبێ ئەوەی خۆت ڕێجیم بکەیت یاخود بەبێ ئەوەی خۆت ئاگات لە خواردنی خۆت بێ دوو جۆر دەرمانمان هەیە ئێمە وەکو دایم وەکو پسپۆر ئەین بەو کەسانی کە دوای ڕاضەیەکی زۆر دوای ڕێجیمێکی زۆر
هێشتا سوودینی و کێشیاندا نابەزێ ئەوە جیایە ئەوەش هەر ئەبێ بە سەرپەرشتی پزیشک بێ و نابێت لە خوانەوەریگرن ئەوە هەیە ئەو دوو جۆرە دەرمانە بەڵام ئەوانەی لە ئۆنلاین هەیە کێشەکە لەوە زۆر جاریان تێکەڵی ئەو دەرمانانە لەگەڵ مجموعەیەک شتی تر بۆن ئەو دەرمانی غودەی کە من ئێستا باسم کرد یەن تێکەڵی ئەکەن بە کەمێتێکی زۆر ڕاستە کەسەکە وەری ئەگرێ و کێشیشیدا ئەبەزێ لە فترەیەەکە کێشەکە لەوەیە دروست دەبێ ئەو کەسە بەکاری هێناوە احتیمالە بە پێی ریسپۆنسی جسمی خۆی هێشتا زیانێکی لاوەکی وا دروست نەبوو بێ یەت بە برادێکی ئەڵێ بە خزمێکی ئەڵێ من ئەوم کڕی و ئاوا ئیسفادەم لێ بەڵێ ئەو کە بەکاری ئێنێ جسمی لەگەڵ ئەو جیاوازە احتیمالۆک و خاتونەی کە باسکرا کێشێکی بۆ دروست بێ و ببێتە ئەو کارە ساتە بۆیە هەتا ڤیتامینەکانیش من دایم ئێڵێمەوە دووبارەی ئەەکەمەوە بە هیچ جۆرێک لە ئۆنلاین نەکڕێت چی زۆرە دەرمانخانە زۆرە چی زۆرە پسپۆر زۆرە لەم ڕۆژەیە ئەگەر جسمە پێویستێتی وەریگرە ئەگەر پێویستیشی نییە هیچ پێویست ناکات خاستن بۆ مناڵان ئێستا بەداخەوە زۆر دایک و باوک ئاگام لێ ئەچەند ڤیتامینات و لە شێوەی ئەم خواردنی گەمی و شتەکانە بۆیان ئەکڕن کە خواردنی خوارد مناڵەکە وەزنی تەواو بوو هیچ کێشێکی نەبوو پێویستی بەوە نییە بە هیچ جۆرێ بەڵێ دکتۆرە ڤیان ئەحمەد پزیشکی دەرمانسازی کلینیکی سپاس بۆی ئەستەخۆ لەگەڵمان بوویت و لە پرۆگرامەکەمان بەشدار بوویت زۆر سپاس بۆ ئێوە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم